سڵاوی خوای گەورەتان لێبێ قوتابیان و خوێندکارانی خۆشەویست لە وانەی ئەمڕۆماندا باس لە یاساکانی چڕی دەکەین بەس بەر لەوەی باس لە یاساکانی چڕی بکەین لەوانەی ڕابردوو ئەمە باسمان لە سیستەمی نێودەوڵەتی کرد داوای لێبوردنمان هەیە کە خشتەکە کەمێک تێک چوو بوو بەس لە ناو کتابەکەشت هەیە سیستەمی نێودەوڵەتی ئاگادار بە بەنمونە درێژی یەکەکەی چیە مەترە بارستایی کیلۆگرامە کات سێکەندە پلەی گەرمی کلڤنە بڕی مادە مۆڵە ئەوانی تر گوتمان زیاتر علاقەی بە کیمیاوە نییە بەس ئەتوو دەبێ ئەو یەکانە بزانی بەنمونە دەڵێم لە سیستەمی SI یەکەی درێژی چییە مەترە دەنووسم مەتر سانتیمەتر کیلۆمەتر ئەتوو دەبێ بزانی مەترەکە یەکەی سیستەمی SI یەکەیەتی یا بەنمونە بارستایی کە دەڵێم بارستایی یەکەکەی چییە ئەمن گرامت دەدەمێ کیلۆگرامت دەدەمێ میلیگرامت دەدەمێ دەبێ بزانی کە کیلۆگرام ئەوەی کورتەیەکەی بارستایەتی ئێستا دوو پرسیارمان هێناوە لە ڕێبەری دەڵێت هەموو ئەم یەکانە سەر بە سیستەمی SI نێودەوڵەتین تەنها یەکێک لەمانە نەبێ کیلۆگرام بەڵێ کیلۆگرام سەر بە سیستەمی SIە بارستایە چرکە بەڵێ کاتە لیتر یاخود کلڤن لیترمان هەیە لە ناو ئەو خشتەیدا ئەگە خشتەکەت بۆ بێنمەوە لیترمان نییە بەس کلڤنمان هەیە کە پلەی گەرمیە کەواتە وەڵامی ڕاست جیمە جیم لە سیستەمی SI لە ناو خشتەکەتدا نییە قەبارە یا بەنمونە پرسیارێکی تر یەکەکانی SI پێوانەی بۆ درێژی و بارستایی دەڵێت بۆ درێژی و بارستایی درێژی و بارستایی ئەگە سیرکەی سانتیمەتر نەخێر مەتر و گرام درێژی مەتر و گرام مەترەکە ڕاستە بەس ئایا گرامە بارستایی نەخێر سانتیمەتر درێژی نەخێت بە سانتیمەتر نییە بە پێی سیستەمی SI بە مەترە و کیلۆگرام کیلۆگرامەکە ڕاستە بە سانتیمەترەکە ڕاست نییە ئەدی وەڵامەکە درێژی بە مەترە و بارستەش بە کیلۆگرامە ئەگە خشتەکەت لەبەر نەبێ لێردا نازانی ئەو وەڵامەی هەڵبژێریت ئێستا دەینە سەر بابەتی ئەمڕۆمان کە باس لە چڕی دەکەین کەواتە با ئێمە بین بزانین چڕی چییە چڕی بریتیە لە ڕێژەی بارستە بۆ قەبارە چڕی بریتیە لە ڕێژەی بارستە بۆ قەبارە ئەگەر سیر بکەی هەر لە ساکەیەوە دی یەکسانە بە MV کەواتە سیرکە پێناسەی قەت لەبەر مەکە هەر لە یاساکەیەوە تو دەتوانی پێناسەکەی دروستکەی دێنستی چڕی چییە بریتیە لە بارستایی دابەشی قەبارە یا بریتیە لە ڕێژەی بارستایی بۆ قەبارە ئەگە سیرکەین دی یەکسانە بە MV ئەگەر یاسایەکە بە کوردی چڕی یەکسانە بە بارستایی لەسەر قەبارە با بزانین یەکەکانی چین ئەگە لە لای خۆت ئەگە سیر بکەی بارستایی بە چمان هەیە ڕاست ئەگەر یەکەکانی وەرگرین بارستایی بە چمان هەیە بە کیلۆگرام ئەدی قەبارە بە مەتر سێجا ئەوە یەکێک لە یەکەکانی یەکێک لە یەکەکانی چییە کیلۆگرام لەسەر مەتر سێجایە ئەگەر بڕەکەی بچووکتر بکەینەوە دەبێتە چی بارستایی بە گرامیش ناپێورێ گرام لەسەر میلی لیتر ئەوەش یەکێکی تر لە یەکەکەیەتی قەبارەش بە میلی لیتر دەپێورێت یا بەنمونە گرام لەسەر سانتیمەتر سێجا یاخود گرام لەسەر لیتر
ئەها قەبارە بە یەکێک لەو بە هەر یەکێک لەوانە دەپێورێت بە نمونە قەبارە بە مەتر سێجا دەپێورێت بە میلیلیتر دەپێورێت بە سانتیمەتر سێجا دەپێورێت بە لیتر دەپێورێت بەس ئاگادار بە کە کیلۆگرام بوو دەبێت قەبارەکە بە مەتر سێجا بێ ئەوانی تر گرام لەگەڵ میلیلیتر و سانتیمەتر سێجا و لیتر بەکاردێت بۆیە ئاگاداری یەکەکانی بە هەر چواریان یەکەی چڕی هەر چواریان یەکەی چڕی لێرەشدا باسمان کردووە اینجا تۆ لە ئەگە سیر بکەیت جاری وا هەیە پرسیار دێتەوە لە ڕێبەری پرسیارێکی تێدایە کەم لەمانە یەکێک نییە لە یەکەکانی چڕی سێ دانەی لەوانە داناوە ئەوی دیکەش بۆ منە نووسێتی گرام لەسەر مەتر دووجا مەتر دووجا ڕوبەرە قەبارە نییە وایە تەواو گرامەکە بارستەیە بەس مەتر دووجا قەبارە نییە ڕوبەرە کەوابێ ئەویان یەکێک نییە لە یەکەکانی چڕی بۆیە ئەو یەکان بزانە کە چوار یەکەی هەیە اینجا ئێمە چەند تێبینیەکمان هەیە یەکەمیان جەماعەت چڕی ڕەوشتێکی فیزیاییە نەبەسراوەتەوە بە قەبارەی چونکە هەرچەندە بارستەی نمونونەکە زیاد بکات قەبارەش زیاد دەکات بۆیە چڕی بەجێگیری دەمێنیتەوە یعنی چۆن لێرەدا مەبەستمان پێ لە چییە ئەوەی زۆر گرنگە بزانی چڕی ڕەوشتێکی فیزیاییە بە نمونە ئاو چڕیەکەی یەکە ئەو ئاوە بڕەکەی هەرچەند بێت چڕیەکەی هەر یەکە لە هەمان پلەی گەرمیدا بە نمونە چڕی دەبەیەک ئاو هەر یەکە و چڕی یەک بەرمیل ئاویش هەر یەکە کەواتێ هەم قەبارەکەی زیاد کا و کەمکە چڕیەکەی ناگۆڕێ بۆ چکە ڕەوشتێکی فیزیاییە لە بەندی یەکەمدا خوێندومانە یا بە نمونە ئەم دەبەیەک ئاوم لە دەستە دڵۆپێک لەو ئاوەی چڕیەکەی هەر یەکە و هەروەها هەموو دەبەکەش چڕیەکەی هەر یەکە کەوابێ قەبارەکەی کەمکە زیادکات چڕیەکەی بە هیچ جۆرێکی ناگۆڕێت لێرەدا ئاگادار بە پرسیارێکمان هەیە دەڵێ بە زیادبوونی پلەی گەرمی چڕی کەم دەکات بۆچی هۆکار چییە بۆ بە زیادبوونی پلەی گەرمی چڕی کەم دەکات ئەو پرسیارە لە لای خۆت بنووسە گرنگە پرسیارێکی گرنگە بۆ بە زیادبوونی پلەی گەرمی چڕی کەم دەکات دەڵێن لەبەر ئەوەی چونکە بە زیادبوونی پلەی گەرمی قەبارە زیاد دەکات هەتا پلەی گەرمی زیاد بکات تەنەکان دەکشن کە تەنەکەکشی قەبارە زیاد دەکات کە قەبارەش زیادی کرد بەمەش چڕی کەم دەکات تەواو بەڵام بەکەمبوونی پلەی گەرمی چڕی زیاد دەکات ئەگە سیرکەی یاسایەکە ئەمە هەر لە یاساکەیەوە دەتوانین ئەو هۆکارەی لێ بدەینەوە دی یەکسانە بە MV بارستە لەسەر قەبارە ئەگە سیرکەی ئەمە دەڵێن بە زیادبوونی پلەی گەرمی قەبارە زیاد دەکات سیرکە قەبارە و چڕیەکەی پێچەوانە هاوڕێژە دەبن واتە هەتاوەکو قەبارە زیاد بکات دیەکە چی لێ دێت دیەکە کەم دەکات و هەتاوەکو دیەکە زیاد بکات قەبارەکەی کەم دەکات یعنی بە پێچەوانەوە کەواتە بە زیادبوونی قەبارە چڕی چی لێ دێت کەم دەکات کەواتە دەڵێم کە مامۆستا لە بۆی هێنایەوە دەڵێ بۆ بە زیادبوونی پلەی گەرمی چڕی کەم دەکات دەڵێ لەبەرەوەی مامۆستا بە زیادبوونی پلەی گەرمی تەنەکان دەکشن کە تەنەکان کشین قەبارەیان زیاد دەکات قەبارەش پێچەوانەی چڕیە کەواتە کە قەبارە زیادی کرد چڕیەکەی بەو جۆرە کەم دەکات تێبینیەکی تر لێرە ئەوەی بزانە چڕی باس لە پەیتی ماددەکان دەکات پرسیارێکی کەمان هەیە دەڵێت بۆچی لە کاتی باسکردنی چڕی دەبێت پلەی گەرمی دیاریکراوە بێت بۆ لە کاتی باسکردنی چڕی دەبێت پلەی گەرمی دیاریکراوە بێت بۆ چونکە بە گۆڕانی پلەی گەرمی ئەمە تازە باسمان کرد چڕی چی لێ دێت دەگۆڕێت هەتا پلەی گەرمی زیاد بکات چڕیت کەم دەکات کەواتە دەڵێن چونکە بە گۆڕانی پلەی گەرمی چڕی دەگۆڕێت بە نمونە چڕی ئاو 1 گرام لەسەر میلیتر لە 4 پلەی سیریزدا ئاگادار بە ئەوە کە دەڵێن چڕی ئاو 1 گرامە ئەوە پلەکەی دیاری کراوە یعنی ئەو پلەیە بگۆڕێ چڕیەکەشی دەگۆڕێت کەواتە بۆ لە کاتی باسکردنی چڕی دەبێت پلەی گەرمی دیاری کراوە بێ لەبەرەوەی دەڵێن هەتاوەکو پلەی گەرمی زیاد بکە قەبارەکان چی لێ دێ قەبارەی تەنەکە زیاد دەکات بەمەش چڕیەکەی کەم دەکات بۆیە چڕیەکە دەگۆڕێ بۆیە پێویستە کە دیار بێت
پرسیارێکمان لێرە هێناوە دەڵێن کام لەمانە سەر ئاو دەکەوێت و کامیان ژێر ئاو دەکەوێت. ئەگە سیرکەی گریمان ئەتوو لێرە سێ مادەت هەیە لە ناو قاپێکدا سێ مادەت هەیە. ئاسنت هەیە چڕەکەی 7.72 ئاوت هەیە چڕیەکەی 1 گرامە، بەفرت هەیە چڕیەکەی 0.92. لەوانە کامەیان دەکەوێتە بەشی ژێری ژێرەوە. تەمان هەتا چڕیەکەی کەمتر بێت دەکەوێتە سەرەوە. کەواتە کامە هەمووان ئاوەکە تەبعەن لەبەرەوەی لە مابەینی هەردووکیانە ئاوەکە دێتە ئەو ناوەڕاستی. ئەو ئاوەکە لێرەیە. چڕی کامیان لە ئاوەکەی کەمترە دەکەوێتە سەر ئاو. بۆ نمونە بەفر چڕیەکەی لە ئاوی کەمترە بەڵێ. کەواتە بەفرەکە دەکەوێتە ئێرە. بەفرەکە دەکەوێتە سەر ئاوەکە بۆ لەبەرەوەی چڕی بەفر لە چڕی ئاو کەمترە. ئەی ئاسنەکەش دەکەوێتە بەشی خوارەوە. کەواتە کام لەمانە سەر ئاو دەکەون بەفر سەر ئاو دەکەوێت و ئاسنی ژێر ئاو دەکەوێت بۆ لەبەر ئەوەی چڕی بەفر کەمترە بۆیە سەر ئاو دەکەوێت و لەبەر ئەوەی چڕی ئاسن زیاترە بۆیە ژێر ئاو دەکەوێت. ئەوە هەر ئەگەر پرسیارێک لەو شێوازە کرا لەوانەیە ئەتوو بتزانی بێت بەفر سەر ئاو دەکەوێت دەزانی بەفر سەر ئاو دەکەوێت بەس هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە چڕی بەفر کەمترە لە چڕی ئاو. اینجا دین باس لە چۆنیەتی دۆزینەوەی چڕی دەکەین. چۆن چڕی دەدۆزیتەوە؟ ئاگادار بە بۆ خۆی ئەمە کە باس لە یاساکەی دەکەین دی یەکسانە بە ئێم سیرکە دی یەکسانە بە بارستایی لەسەر قەبارە. بارستایی لەسەر قەبارە. هەر کاتێکی بۆ هەموو یاسایەکی هەر کاتێکی سەرەی کردت ویست ئەو دوانە دەبێتە جاران. هەر کاتێکی سەرەی کردت ویست دەبێتە جاران. کەواتە ئەگەر ئێمت بوێ یاسایەکە دەبێتە چی؟ دەبێتە دی جارانی ڤی. هەر کاتێکی سەرەی کردت بوێ یاسایەکە دەبێتە جاران. ئێم یەکسانە بە دی جارانی ڤی. و هەر کاتێکی ژێرەی کرد نادیار بێ ئەگەر ڤیت بوێ ڕاستەوخۆ چی لی دی؟ دی و ڤیەکە جێگاکەیان دەگەڕنەوە. یعنی ئێم یەکسانە بە لەجێ ئەو ڤی چ دەنووسی؟ دی. ڤی یەکسانە بە ئێم دابەشی دی. کەواتە هەر کاتێکی سەرەی کردت ویست دەبێ بە جاران. هەر کاتێکی ژێرەی کردت ویست تەنها شوێنی یەکتر دەگۆڕنەوە. بۆ ئەوەی ئەو یاسایە بە شێوازێکی ئاسانتر یعنی بێتە مێشکت ئەو خشتەیەمان هەیە. سیرکە لێرەدا چ تویست دی یەکسانە بە ئێم ڤی یعنی بیخە ناو چوار سێ گۆشێکەوە. هەر کاتێکی دیت بوێ دەست لەسەر یعنی هەر کاتێک ویستت دی بدۆزیەوە دەست لەسەر دی دابنێ. کەوا بە یاسایەکە چمایەوە؟ ئێم دابەشی ڤی. هەر کاتێک ئێمت بوێ دەست لەسەر ئێمی دابنێ یاساکە چی لێ هات؟ دی جارانی ڤی. هەر کاتێکی ڤیت بوێ دەست لەسەر ڤی دادەنێم ئێم دابەشی دی. ئەوە بۆ شێوازەی بۆی لە نێو مێشکتدا بچەسپێ و لە بیریت نەچێتەوە. کەواتە بابێن پرسیار حەلکەین لەسەر ئەو بابەتەی. ئاگادار بە یاسای چڕی بابەتەکە گرنگیشە و دائما لە پۆلی 11 ئیشت پێ دەبێت بە بەردەوامی یعنی بە بەردەوامی ئیشت پێ دەبێت. بۆیە یاساکە زۆر ئاسانە هەوڵدا بە جوانی گوێ بگرە زۆر ئاسانە و بە یەک نمونە تێدەگەیت. دەڵێت چڕی ئەلەمنیۆم چەندە؟ کەواتە ئێمە چمان دیار نییە؟ دی. دیمان دیار نییە. ئەگەر بارستەکەی کابێ ئەوە ئێمە ماس بارستەی داوە 8.4 گرام وە قەبارەکەی کابێ ڤیشی داوە ڤی یەکسانە بە چی؟ 3.1 سانتیمەتر سێجە. کەواتە دی دەوێت ئەتو دەڵێ ئەوە هەر زەڵاتەیە بۆ من لەبەرەوەی بەس یاساکەت لەبێر بە ڕقم دانانەوەی کەوابێ دی یەکسانە بە ئێم لەسەر ڤی. دیش یەکسانە بە ئێمەکەمان هەیە چەندە ئێمەکە؟ 8.4 گرامە و ڤیەکەمان هەیە چەندە؟ 3.1 سانتیمەتر سێجایە. ئەها یەکێکی بچووک لەگەڵ بچووک بەکار هاتووە. بەو شێوازە دی یەکسانە بە
2.7 یەکەکەی چییە؟ گرام لەسەر سانتیمەتر سێجا. کەواتە لێرەدا ئەو پرسیارە ئاسان بوو لەبەرەوەی تەنها چڕیەکەی دەدۆزیەوە بەس یاساکەی لەبەر بارستەکەی لە جێ خۆدادنێ و یەکەی لە جێگای خۆدادنێ، یعنی بەس یاساکەت لەبەر بێ ئەو پرسیارە زۆر ئاسان بوو. بابین پرسیارێکی تر حەلکەین بە هەمان شێوە سەیری ئێرەکە ئەو پرسیارە حەلکەین. ئەو پرسیارە بۆ خۆت حەلکە باوات بێ بۆ خۆت لەبەرەوەی هەمان فکرەی پرسیاری پێشووی هەیە. ئەوە وەڵامەکەشمان داوەتێ. چڕی قالبێک مەرمەر چەندە؟ کابێ ئەوە چی دەوێت؟ دی دەوێت. ئەگەر قەبارەکەی ئەوە چییە؟ ڤە. هەر بەیەکەکەش بزانە لەو فەرەضانەی گوت بوو قەبارەکەی تو بەیەکەکەی دەزانی سانتیمەتر سێجا و بارستەکەی ئێم کابێ دی یەکسانە بە ئێم لەسەر ڤ. ڕقەمەکان دابەش دەکەی و نەتیجەکەت دەردێ. ئەوە نەتیجەکەیەتی بۆ خۆت حەلی بکە. بابین ئەو جارەی ئەگەر هات و چڕی دابووینێ سیر کە دەڵێت چڕی ئەڵماس 3.26 گرام لەسەر سانتیمەتر سێجایە. ئەوە چییە؟ هەر بەیەکەکەشێ گرام لەسەر سانتیمەتر سێجا. ئەوە دیە. بارستەکەی چەندە؟ واتە ئێممان دیار نییە. ئەگەر قەبارەکەی 0.350 سانتیمەتر سێجا بێ ئەوەشیان ڤ. کەواتە سیرکە ئەمن بە سێ گۆشەکەش با پێت بڵێم دی یەکسانە بە ئێم ڤ. یاسای بنەڕەتیەکەی چییە؟ یاسای چڕی دی یەکسانە ئێم دابەشی ڤ. یاساکەی ڕێک دەخینەوە. ئێمە چمان دەوێت؟ بارستەیمان دەوێت. ئێمان دەوێت گوتم هەر کاتێکی سەرەی کردت بوێ یاساکە دەبێت بە جاران، یعنی ئەو دوانە جاران یەکتری دەکرێت. کابێ ئێم یەکسانە بە دی جاران ڤ. یاخود وەرە بەو سێ گۆشەی ئەتو ئێمت دەوێت کەوا بێت چمایەوە دەست لەسەر ئێمی دابنێ دی جارانی ڤ. کەواتە ئێم یەکسانە بە چڕیەکەمان چەندە؟ 3.26 گرام لەسەر سانتیمەتر سێجا جارانی قەبارەکە چەندە؟ 0.350 سانتیمەتر سێجا. ئەو سانتیمەتر سێجای لەگەڵ ئەو سانتیمەتر سێجای کور دەبێتەوە؟ ئێمەکەی یەکسانە بە 1.14 گرام. 1.14 گرام. بەو شێوازە هان لێرەدا بارستەکەی ویست یاسا بیداەتی یاسا بنەڕەتیەکەمان نووسی دی یەکسانە بە ئێم ڤ سەرەی کردمان بوێ دەبێتە جاران ژێرەمان بوێ یەکسەر ئاڵوگۆڕی شوێنەکانیان دەکەیت. کەواتە چڕیمان دانایەوە جارانی قەبارەکەمان کرد و بەو شێوازەی بارستەکەمان بۆ دەرچوو. نمونەیەکی تر ئەو جارەی بە شێوازەی کە بێ نمونەکە دەڵێ قەبارەی نمونەی جیوەی شل بدۆزەوە. قەبارەی نمونەیەکی جیوەی شل بدۆزەوە. کابێ لێرە چی دەوێت؟ قەبارەی دەوێت ڤ دەوێت ڤۆلیۆم کە بارستەکەی ئاگادار بەها بارستەی داوە ئێمەکە چەندە؟ 76.2 گرام وە چڕیەکەی چڕی دێنستی دی دێنستی دی. کەواتە چڕیەکەی ئەوەندە 13.6 بێ. ئاگادار بە لێرەدا یەکشت هەیە. بەنمونە سەیری یەکەی چڕی بکە گرام لەسەر میلی لیترە. ئێرەش دەبێ گرام بێ. ئاگادار بە ئەگەر بارستەکە بە کیلۆگرام بێ دەبێ بارستەکەی بگۆڕیەوە بۆ گرام. وازە شتەکە کەواتە ئاگادار بە هەر کاتێک بارستە و چڕیدایە دەبێ هەمان یەکە بن. ئاگات لەوەی بێت ئێستا پرسیارێکشی لەسەر حەل دەکەین. لێرە گرامە لێرەش دەبێ گرام بێ. هەردووکیان دەبێ هەمان یەکە بن. کەوا بێ ڤ دەوێت. با من یاسا بنەڕەتیەکەی بنووسم دی یەکسانە بە ئێم ڤ. ئەگەر سێ گۆشەکەشت بۆ بکەم دی یەکسانە بە ئێم ڤ. هەر کاتێکی گوتم ژێرەی کردت بوێ بۆ هەموو یاسایەکی ئەتوو بۆ خۆت بەو شوازە لەبەریکە بۆ هەموو یاسایەکی ژێرەی کردت ویست لەگەڵ ئێرە ئاڵوگۆڕی دەکەن. کەوا بێ ڤ یەکسانە بە ئێم دابەشی چی؟ دی. بەس ئەگەر لێرە چمان دەوێت دەست لەسەرەوەی دادەنین قەبارەمان دەوێت ڤ.
دەست لەسەر ڤیدانێ ئێمدا بەشی دی بەو شێوازە حەلی دەکەین کەواتە V یەکسانە بە ئێمەکەمان هەیە چەندە ئێمەکەمان هەیە 76.2 گرامە واروها چڕیەکەشمان هەیە 13.6 گرام لەسەر میلی لیتر گرامەکە لەگە گرامەکەی دەڕوات دەکاتە 5.6 چمایەوە میلی لیتر جیوە Hg ئەوە بەو شێوازەی ئێستا ئەمە نمونەمان حەل کرد کە چڕی دەویست و نمونەمان حەل کرد کە بارستەی دەویست نمونەمان حەل کرد کە قەبارەی دەویست بەس یەک فکری کەشت پێ بڵێم کە لە بەندەکەشدا بەو شێوازەی پرسیاری هێناوەتەوە جاری وا هەیە بە نمونە بارستەی داوە داوای دی دەکات داوای چڕی دەکات بەس قەبارەکەی نەداوە بەس درێژی و پانی بەرزی داوە لەو حاڵەتەیدا بیداتی ئەتوو قەبارەکە ڤیەکەی دەدۆزیەوە درێژی ئەو سێ ڕقەمە درێژی و پانی بەرزی جاران دەکەی ڤیەکەت بۆ دەرهاتووە دواتریش لە یاساکەی دادنێ بەرم دەڵە قەبارەی تەنێک بە مەتر سێزار چەندە ئەگەر درێژیەکەی 0.25 بێت و پانیەکەی و بەرزەکەی کابێ ئەمە دەڵێن قەبارە یەکسانە بە درێژی جارانی پانی جارانی بەرزی تەواو درێژیەکەی چەندە 0.25 مەتر جارانی پانیەکەی چەندە 6.1 مەتر و هەروەها بەرزیەکەی 4.9 مەتر دەکاتە 7.5 مەتر جارانی مەتر جارانی مەتر دەبێتە مەتر بەتوانی سێ مەتر سێجا ئەها اینجا بە نمونە ئەوە بەس داوای قەبارەی کردەوە بەس ئەگە بۆ نمونە بارستەی دا و داوای چڕی کرد یەکەوتار قەبارەکەی بەو شێوازە دەدۆزیەوە اینجا قەبارەت هەیە و بارستەش هەیە ئەوە چڕیەکەی دەدۆزیەوە بارستەکەیدا بەشی قەبارەکەی دەکەی و چڕیەکەت بۆ دەردێت لێرەدا ئەو پرسیارە کەمێک جیاوازترە دەڵێن لێرەدا ئەو پرسیارە دەڵێت ئەوە تەبعاً پرسیاری سیوسەی پێداچوونەوەی بەندە قەبارەی نمونەیەکی زێر بە سانتیمەتر سێجا چەندە کەوابێ قەبارە دیار نییە ئەگەر بارستەکەی کەوابێ ئەوە چییە ئەوە ماسە ئەوە ئێمەکەیەتی و هەروەها چڕیەکەی ئەوەیان چییە ئەوە دیە چڕیەکەشی 19.39 گرام لەسەر سانتیمەتر سێجاوێ سیرکە ئەوە ئەو تێبینیەمان توش بووە کە من باسم دەکرد سیرکە لێرەدا بە گرامە بەس لێرەدا بە چییە بە کیلۆگرامە وازە شتەکە کەواتە ئەمن دەبێت چ بکەم ئەو کیلۆگرامەی دەگۆڕم بۆ گرام بۆی وەکو ئەوەی لێبێت کابێ یەکەم جار ئەمە دیەکەمان هەیە ئێمەکەمە بەس ئێمەکەی دەکەین بە گرام 0.715 گەورەی کیلۆگرامی دەکەی بە گرام گەورەی دەکەی بە بچووک کابێ جارانی دەکەی جارانی چەند 1 کیلۆگرام چەند گرامە 1000 جارانی 1000 دەکەی دەکاتە 715 گرام ئەوە کردن بە گرام دیشمان هەیە دیشی داوە دیەکەشی بێ ئێمە داوە 19.39 گرام لەسەر سانتیمەتر سێجا ئێستا ها بەو شێوازە گرام گرام کەواتە چی دەوێت قەبارەکەی دەوێت V یەکسانە بە چەند D یەکسانە بە M دابەشی V هەر کاتێک ژێرەی کردتویست بەس شوێنەکانیان ئاڵوگۆڕ دەکەین ژێرەی کردتویست بەس شوێنەکان ئاڵوگۆڕ دەکەین کەواتە V یەکسانە بە M دابەشی D V یەکسانە بە M دابەشی D ئێمەکەمان هەیە چەندە 715 گرام و هەروەها دیەکەمان هەیە چەندە 19.39 گرام لەسەر سانتیمەتر سێجا ئەو گرامە لەگەڵ ئەو گرامی کورد دەبێتەوە چ دەمێنیتەوە دەکاتە 37 سانتیمەتر سێجا کابێ فکرێ و پرسیارەی چ بوو تەنها فکرەکەی ئەوە بوو کە ئاگار لێرە بێت چڕیەکە بە گرام لەسەر سانتیمەتر سێجایە ئەتوش دەبێ بارستەکەش هەر بە گرام بێ لێرە کیلۆگرام بوو کیلۆگرام گۆڕی بۆ گرام گەورەی بچووکەوە جارانی دەکەی جارانی هەزاری دەکەی دەکاتە 715 ئەو زەبە نمونە ئەگەر بتەوێت چڕی
بنمونە ئەتوو پارچە ئاسنێکت لەلایە دەتەوێت سڕیەکەی بدۆزیەوە عملیان چۆن ئیشەکەی دەکەی بنمونە بەو شێوازە پارچە ئاسنێکت هەیە بەو شێوازەیە چۆن سڕیەکەی دەدۆزیەوە یەکەم جار بەرمونە لەسەر تەرازوویەکی دادەنی بارستەکەی دەدۆزیەوە بۆ نمونە بارستەکەی گریمان 100 گرامە بەرمونە بارستەکەی 100 گرامە اینجا چ دەکەی درێژی و پانی و بەرزیەکەشی دەپێوی درێژی و پانی و بەرزیەکەشی دەپێوی بۆ ئەوەی چۆ دۆزی بووی ڤیەکەی ڤیەکەش بدۆزیەوە بەنمونە ئێرە 2 سانتیم بە 2 سانتیم بە 2 سانتیمە کەوا بێ 2 جارانی 2 4 جارانی 2 8 کابێ قەبارەکەشی 8 سانتیمەتر سێجایە چکە درێژی و پانی و بەرزیەکەی بەو شێوازە دیەکەی دەدۆزیەوە دی یەکسانە بە ئێمدا بەشی ڤی یعنی بەنمونە ئەتوو پارچە ئاسنەکەت لەلایە شێوازی بەنمونە 4 گۆشەیە درێژی و پانی و بەرزیەکەی دەپێوی جارانی یەکتریان دەکەی چت بۆ دەردێ قەبارەکەی لەسەر تەرازوویەکی دادەنەی بارستەکەشت بۆ دەردێ بارستەکەیدا بەشی قەبارەکەی دەکەی بۆ شێوازەی دیەکەت بۆ دەردێت ئەوە یاسای چڕی بوو بە ئومێدم کە ئیسفادەتان لێ کرد بێت تاوانەیەکی تر خواتان لەگەڵ بە هیوای سەرکەوتن